گشتە و مروariانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دایبڕیون لەم بەرنمەیەدا کۆیان دەکەینەوە و دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بێت. خۆشەویستانم سڵاو، لە بەرنمەیەکی نوێی تایبەت بە مانگی ڕەمەزانی پیرۆز دێینە خزمەت بەڕێستان. أخيرا بوتي ژیانی براهیم ڕەوڤەحیان ئەحمە سالار ببورە نازام چەندی هێنا شادان خان حیوارە تەواوکە کاک شەماڵ لێک داناوەی دەروون قسەی زمانە بۆچی وها دوورم لەیەک نازانە ئەڵێ کوورەکەی من وتم خولە چەخماخم من وتم خولەی تەخماسازم لە دەرگای ئەستێرەوانیدا بە گەورەی نووسراوە کە هەز بۆی نییە بێتە ژوورەوە بەهرەمەندەکان نەبێت. مروارەکانی ئەم جارەم خاوەن ئەو بەهرە گەورەیەن بە هەڵ و ماندووبوونێکی زۆر گەشتونەتە درەوشاوەی ئەستێرەکان کە نزیکەی نیم سەدەیە پێکەوە کاری هونەری دەکەن و لەو بارەدا بەردەوام و چالاکن. بێگومان نییە لە ئێمە هونەرمەندان شەماڵی عەبەڕەش و شادان فواد نەناسێت کە دوو دوانەی زۆر جوانن پێکەوە لە شاشەکانی تیڤی لە دراما و لە فیلم و لە بەرنامە کوردەکانە پێکەوە دەیان بینی. بۆ زیاتر ئاشنابوون بە کار و چالاکیەکانی ئەم دوو گەورە هونەرمەندەی کورد با پێکەوە لە زاری خۆیان ئەگەر بۆ چەند ساتێکیش بێت ئەیان دوێنین باز لە کاروانی هونەری خۆیان بکەن زیاتر ئاشنابین بەم دوو هونەرمەندە گەورەی کورد. با سەرەتا وەک ئاشنابوونێک زیاتر بە کار و چالاکیەکانی هونەرمەندان شەماڵی عەبەڕەش و شادان فواد تکایە با لە زاری خۆتانەوە چەند زانیاریەکمان پێ ئاشنا بکەن. گشتە و مروariانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دایبڕیون لەم بەرنمەیەدا کۆیان دەکەینەوە دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بێت. خۆشەویستانم بەخێربێن. شادان خان بەخێربێن کاک شەماڵ، خۆشحاڵ گەورەتان کردین لە بەرنامە مروارەکانی غوربەتان. با کەمێ بچینەوە دواوە. کاک شەماڵ، شادان خان بێگومان من ئەم پرسیارانەی دەکەم حتمەن زۆرینەیان هەردووکتان وەڵامی دەبێ بدەنەوە و شمولی هەردووکتانەکات. سەرەتا یەکەم کارتان بۆ سەر تەختەی شانۆ کەی بوو ئەگەڕێتەوە بۆ کەی بۆ چ ساڵێک بوو؟ لە کۆمتانەوە دەست زۆر سپاس لیدیز فەرست فەرموو. سەرەتای کاری من کە دەستم کرد بە کاری هونەری ویژ ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە من خۆم لە خێزانێکی هونەری پەروەردە بووم. باوکم فوادی حەمەمیناغا ئەکتەرێک بووە کە لە کوردستان کاری کردووە کارەکانێکی تا ئێستا دیارە. من ئەو کاتە مناڵ بووم ساڵی 1970 بوو لە بازرگانی ڤینیسیا کە دەرهنەری مامۆستای بەڕێز خواری خۆش بوو ئەنۆر تۆفی دەریهێنا کار بازرگانی ڤینیسیا دەوری کەنیزەکمە بینی لەوێ. ئەو وەختە ساڵی 70 بوو. دواتر بۆ فترێ بۆ چەند ساڵێک دابڕام و تا ئەو کاتەی هاتە سەر ئەوەی کە چیرۆکی تەمسیلی بۆ تەلەڤیزۆن هیچ ژیان کرا مامۆستای بەڕێز کاکجەلی زەنگەنە بوو دەوری ژیانم بینی. ئیتر وای لێ کردم زیاتر هەوڵ بەم و بە پێی توانای خۆم بتوانم کار بکەم بەتایبەتی لە قوتابخانە کە مامۆستاکان دوای بینینێ و کارە هەڵیانە بژاردم بۆ ئەوەی کە بتوانم کاری جوان لە قوتابخانەکانە بکەم. دوای ئەوەش چەند ئیشێکی کەم کرد لەوانەیە کە من خۆم زۆر خۆم پیابینیە و بزگەلەوە نازناوی ئەو کارە بە من بڕا تەمسیلی ژیان بوو تەمسیلی گوڵاڵە یه مامۆستای گەورە و بەڕێز مامۆستا سعدی نوونس کە ئەم کارە ئەو دەریهێنا بۆ سەر تەلەڤیزۆن و ئیشم تیاکەرە و کارێکی زۆر جوان بوو کە هەمیشە لە یاد مامێنێتەوە زۆر خەڵک بە ناوی ژیانیان بە ناوی گوڵاڵە بانگ مەکەن تاکو ئێستا. دواتیش هەر پەرەمیا بەکارەکەم
و دواتر بە یارمەتی باوکم زیاتر و تا وەختی نەبووم شوم نەکردو بە شەماڵ دواتیش کەشم کرد بە شەماڵ ئەویش جاری کە بووە هاندەرێکی تەواوەتیم بۆ ئەوەی دانەبڕێم لەو کارە و هەر لە خزمەتی هوەر و هوەری کوردیا بوو. خوا لێکتان نەکایەخوا کاک شەماڵگیان فەرموو. پێش سلااو لێبێ زۆرم پێ خۆشە لەم چاوپێکەوت نابێکەوە دانیشتوین سلااو لە بینەرانت پێکی کاری من لە ساڵی 1960 دەست پێکا ئەوسا هەرزکار بووین لە گەڕکی خۆمان تیپێکمان دروست کرد و پێشەوەی بێ بە تیپی هوەری تیپێکی وەرزشی فوتبۆڵمان دروست کرد بە ناوی تیپی وەرزشی سۆران چەند یاریەکمان کردەوە لە ژیاننامەکەشمان هەیە چەند یاریەکمان کرد زۆر فەشەلمان کرد بۆمان دەکەوت کە ئێمە بە هیچ جۆرێ لە وەرزش و فوتبۆڵ نازانین بۆیە کۆمەڵێک لەو تیپە کە زۆر بەیەکەوە بووین و زۆر هۆگری یەک بووین بڕیارمان داکەوە ئەو تیپە بە عینە ناو بیگۆڕین بۆ تیپی نواندنی سۆران لەو ساڵا 1960 شانوێکمان ئامادە کرد بە ناوی هەموو تەمە شانوێکی کۆمیدی بوو دوو شخصێت بوو من و کاکە ئومێد برادەرێک ناوی ئومێد بوو دەورمانتیابینی لە کۆڵان لە کەلاوەیەک بەرامبەر ماڵی خۆمان هەر بە چرف و شتانە کوالیسوانمان دروست کرد و خەڵکی گەڕک هەرێکە لە ماڵی خۆی کورسیە ناو دانیشت و سیرێکردین و ئەوەی کورسی پێ نەبوو لە عەرزەکە و ئەمە دەستپێکی زۆر سەرەتای من لێرەوە دەست پێەکە بەڵام چۆن ئەم سەرەتایە دروست بوو یعنی چۆن لە خۆیەوە ئەمە دروست بوو ئەویش گەڕێتەوە بۆ ئەو فترەی مناڵیم کە بەڕەحمەت و باوکم زۆر گرنگی بە من ئەدا بۆ خوێندنەوە بۆ دوای دەوامکردن خوێندنەوەی کتێب زۆر بەلایەوە گرنگ بوو هەتا بە زمانەکانی تر وەکو زمانی عەرەبی کە باوکم لە ماڵەوە مەکتەبەی هەبوو خانەکە بوو زۆریش ئەی بردم بۆ سینەما لەگەڵ خۆی لەبەرەوەی خۆی برادری کاک برایم سنجەر بوو سەحابی سینەمای سیروان زۆربەی ئێوارە ئەچوو بۆ ئیدارەی سینەمای سیروان و منیش برد لە لۆجێک لە لۆجەکانە دانیشتم سەیری فیلمەکە ئەمە حتمما سەبەبێکی زۆر ڕئیسی بوو زۆر سەرێکی بوو بۆ ئەوەی کوا من ئەوم تیا بڕوێ و پاشان پاش تیپی سۆران بە بەردەوامی کارێکی تریشمان کرد تا ساڵی دوای 11 لە ساڵی هەفتایەکی قوتابیانی کوردستان هاوینەکەی شانوێی هاملێتی شەکسپیری ئامادەکردبوو مامۆستا حەمەد فەرەز بەڕەحمەت بێ ئیخراجی کرد ئەوە بە لە حەسێکەوە دەسم کرد بە دەوربینین تا گەیشتمە شەخسەتی هاملێت ئەخیرا من شەخسەتی هاملێتم بینی ڕۆڵی هاملێتم بینی ئەوە زۆر زۆر وەرچەرخانێکی گەورە بوو لە ژیانی هونەری منە چونکە هاملێت بووە هۆی ئەوەی کەوایتر من هەوڵ بەم ڕێگەیەکی ئەکادیمی وەربگرم بۆ ئیشەکەم لەبەرەوەی هاملێت دوای ئەو سەرکەوتنە زۆرەی کە بووی مامۆستا حەمەد فەرەز زۆر ئیلحاحی لە باوکم کردکەوە بچمە بەغدا و لەوێ چکار پەیمانگای هونەرە جوانەکانی بەغاح بوو لە عێراقا لە هیچ شارێکی تر نەبوو هەرچەنە تەمەرم 15-16 ساڵ بوو بەڵام هەرچۆنە بوو چوون بۆ ئەوێ و باوکم موافقەتی کرد کە سوکار موافقەتیان کرد چوون لە بەغا خوێندم و ئیتر لێەوە دەستم کرد بە کاری هونەری ئەکادیمی یعنی پێشتر وەکو هاویەک کارم کردووە بەڵام لە 1960ەوە بەڵام لە دوای 76 دەرچوون لە پەیمانگای هونەرە جوانەکان ئیتر وەک شێوەیەکی ئەکادیمی و ئێستاش تا ئێستاش بە بەردەوامی کارم هەر تەمەەن درێژ بنیانخوا بەڕاستی بەرەوەی مروارەکانی غوربەت چۆن ئەڵێ وەکو بەرنامەیەکی دۆکیمنتاری لێدێ بۆیە پێم خۆشە ئەو دەنکە مرواریانی کە دێنە بەرنامەکەمەوە بەڕاستی لە زاری خۆیانەوە زۆرینەی پرسیار وەرگرین ئەمە دەبێت لە ئایندەیە دەبێتە سۆرسێک بۆ ئەو خوێندکارانی کە دەیانەوێت بۆ نمونە لە کار و چالەکیەکانی کاک شەماڵ و شادانخانە
بگەڕێن حتمما دەگەڕێنەوە سەر بەرنامە میروارەکانی خۆربەر. گشتە و مروواریانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دای بڕیون لەم بەرنمەیەدا کۆیان دەکەینەوە دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو. ئەی باشە ئایا بیتە یەکەمین دەرهێنەری شانۆیت، یەکەمین دەرهێنەری تیڤ، یەکەمین دەرهێنەری سینەمایت کێ بوو؟ یەکەمین دەرهێنەری شانۆ خۆم بوو. ئەوی باسی کرد هەمە و مەتە هەمە و هەمە و تەمە یەکەم کەس یعنی ئێمە ئەو تیپە پشکۆلی کە دامان مەزرار بوو کەسمان ئەکادمی نەبووین، یعنی هەمومان وەکو یەک هاوی بوون بگرم من لە هەمویان تا حەدێکێک باشتر بووم لەبەرەوە هەر خۆم دەورشمە بین و هەر خۆشم ئیخراج بکردم. ئیخراجەکەش یعنی زۆر سادە و ساکان یعنی شتێک نەبوو بڵێم شتێکی مهم بوو بێ گرنگ مهمەکەی لەوایە سەرەتایەکە بۆ من بەنسبەت دووەم کەس کە لە ژیانمە چون بێتمە بەردەمی و دەرهێنانی کردێ بۆ شانەکە مامۆستا حەمە فەرەز مامۆستا حەمە فەرەز بوو لە دەوری هاملێتا کە ڕۆڵی هاملێت ببینی و باسی کردەوەش سەرچاوێکی گرنگ بوو بۆ من بۆ پەرەپێدانی ئیشی هۆی. یەکەم دەرهێنەری تیڤ یەکەم دەرهێنەری تیڤ بەڕاستی من حەزەکەم شتێک باس بکەم. ئێمە کە قوتابی بووین لە خوێندکار بووین لە بەغای پەیمانگای هونەرە جوانەکان تیپە هونەرەکان کە ئاهاتن کاری تەلەڤیزۆنیان تەسجیلەکرد تۆمارە کرد گران ئەکەو لە سەریان، یعنی بەڕاستی چکە ئەو تەلەڤیزۆن یاخو مؤسسەی سینەما و تەلەڤیزۆن بەس پارەی ئیشەکەی ئەیە، یعنی تیپەکانە بوا لەسەر حسابی خۆیان وتێلیان بگرتا لەسەر حسابی خۆیان نان و هات و چۆ ئەوانەیان بکردایە لەبەرەوە گەر نەفرێک کەمتر بەهاتایە لەو تیپە بۆ دەوری کۆمبارسێک بۆ تیپەکە زۆر قازانج بوو. ئێمە بڵێن نابووە تیپەکان نەکاری سلەیمانێکی هەولێریش ئەمان و کەی ئێوە هاتن دەورێکی کۆمبارسی بەسیط هەبوو ئێمە بتوانین یارمەتیتان بن بە زوو لە بەریکەین بۆ کاتی تەسویر ئێمە ئەو ئیشانەتان لەگەڵەکەین. لەبەرەوە یەکەم کاری تەلەڤیزۆنی بۆ من هەر ساڵەکانی هەفتا بوو قوتابی بووم بەڕاستی نایەتە بیرم ناوی مخرجەکە بەڵام چێج بوو تەمسیلی چێج کە بەڕەحمەت بن هونەرمەندان ڕۆڤیحیا و توانە و فوادی حەمە و میناغا و هەروەها عومەر چاوشین و یعنی کۆمەڵێکی زۆر دەوریان ڕۆڵی بەڕێستان چی بوو لە کێچە؟ ڕۆڵی من دەوری پۆلیسێ بوو نان ئەبا بۆ کەمپێن بۆ مواجهە نانەکە وەرەگری یا بە سزنەکە یا بە ڕۆڤیحیا و یاخود حرەسە لە بەردەمی سزنەکە کە هاتوچۆکە و ڕۆڤیحیا بانگێکا و جوابینە، یعنی زۆر ڕۆڵێکی بەسیط بوو بەڵام یەکەم جاریشم بوو بۆ تەلەڤیزۆن ئەو ڕۆڵم بینی نەک هەر ئەوە بە دوایە ڕۆڵی تریشم بینی هەر عیب بە هەمان شێوە، یعنی بیرم یان و نوکتەیەک باسەکەم تیپی پێشڕەوی شانی کوردی هاتبوون لە نوازان بوو وابزانم دەستگیریانە کرد من هاتچوو بووم لە پەیمانگاوە ڕۆیشتە بووم بۆ مؤسسە لە بۆ پلاتۆکە کە تەسویریانە کرد بۆ ئەوەی راپۆرتێک لەسەر ئیشەکە بنووسم بۆ دەرس و دەرسی علم النەفس لە ماحات لەوێ من بووم لەگەڵ بیرمیە لەگەڵ برای هونەرمەندم پەیمان بەگۆک خەڵکی هەولێرە ئێستا لە دانیمارکە لەوێ هەردووکمان بۆ ڕۆشتبوون بۆی راپۆرتێ بنووسین بۆ راپۆرتی ژوونەری بۆ هینەکە بۆ ئیشەکە ها باراوی یای بەخێر ها بۆ لام وتی شەماڵ چکە زۆر برادر بووین لەگەڵ تا وتی شەماڵەتمانتی مشکلێکمانەیە وتم چییە؟ وتی شخصێتێکمان هێناوە لەگەڵ خۆمان مخرجەکە قەناعەتی نییە لەم شخصێتە کوڕێکی جوانی یعنی لای خۆمان پێڵەن لووسکەلە بە زمانی بازار یعنی لووسکەلەیە ناکرێت دەوری پۆلیس ببینی
ئەمە ناکرێت بۆ پۆلیس زمانە ئەمە بۆ شتێکی تر ئەتوانی بەکاری بێنی ئەم کوڕە جوانە ئەتوانی استغلالی کەین بە جوانەکەی بۆ شتێکی تر لە ئیشەکە کەسیشمان نییە ئەو دەورە ببینێ ئێوتی بە فلان کەسمان و تو ئەوتی بەخوا من ناتوانم ئەو دەورە بینم چکە ئاخر دەور کە بینی ومە من هین بووم من حاکم ئێستا پۆلیسی نایە بەرحاڵ وتبش مشتی لەبێ چون دەوری پۆلیسەکەم دی ئەو پۆلیسەیەکە لەگەڵ ئازاد جلال چێت وتێرەکە پشکنن و تلیاکەکە بە ئازاد حەمە بچکۆن ئەو کەوشەکە لە گیرفانی ئازادی حەمە بچکۆن دەرێنە لە جادی یعنی بخسم دەوری پچکۆلە پچکۆلە دیستان هەمان شێوە بۆ خولە چەخماکە خولە چەخماخار عینن شت هاتنەوە من شخصێتەکەم بینی کە هاوشانی سیمکۆناکەم پیاوی خولە چەخماخی ئەسلی یعنی ئەم دەورانەم لە تەلەڤیزیۆنا بیدایەت دی تا هاتە سەر ئەی فیلمی سینەمایی هیچ کاری سینەماییتان هەیە؟ فیلم یەکەم کەس جعفەر عەلی دکتۆر جعفەر عەلی بەناوبانگ بوو خوا لێی خۆش بێ دکتۆر جعفەر عەلی ساڵی 1990 لە فیلمی نێرگز بووچی کەوابێ ئەتوانین بڵێن فیلمی یەکەم دەرهێنەری سینەمایی بۆ شادانخانیش هەر جعفەر عەلی بووە؟ گشتە و مرواريانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دای بڕیون لەم بەرنمەیەدا کۆیان دەکەینەوە دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو پێشتر وتم کاری هونەریم کردووە لە ئەو کاتی کە مناڵ بووم ناڵێم لە ساڵی 1970 بازرگانی ڤینیسیا ئەویش مامۆستای بەڕێز ڕۆحی شاد بێت ئەنوەرتۆفی یەکەم دەرهێنەری من بوو لەسەر شانۆ ئەو کاتەش دەورێکی زۆر بەسیتم هەبوو دەوری کەنیزەکمە بینی و زامێک دوو حیواری بچووکم هەبوو دواتریش بۆ تەلەڤیزۆن مامۆستای بەڕێز جەلی زەنگەنە ساڵی 1970 بوو وابزانم ئەو کاتە بوو دەوری ژیانم بینی ئەوەش ئێستش کە دیار دەنگانەوەیکی زۆری بوو لە کوردستان چونکە ئەو کاتە ئافرەت کەم هاتە سەر شانۆ یا بۆ ئیشی تەلەڤیزۆنی بەڕاستی ناڵێم دەبوو هەبوو بە زۆر کەم بوون ئەو کاتی کە من دەرکەوتم زۆر ڕەخنەم لێگیرا زۆر خەڵک سەرزەنشتی کردم زۆر خەڵک دەستخۆشی لێ کردم بەڵام مهمەوە بوو من لە خێزانێکا بووم بەتایبەتی باوکم دایکم زۆر هاندەرم بوو هەمووشیان و گوێنەی تەقسەی خەڵکی مادەم کارەکە واجان ڕۆیشەڵەتی خەڵکا جێ خۆی کردوێتەوە لەبەرەوە بێتەوە بەردەوام بیت ئێتە منیش زیاتر جۆم لەوانە ئەگەر جۆم لە باوکمەگەل لە دایکمەگەل لەو کەسانە لەو کەسە خۆشەویستانی کە هاوڕێم بوون لە قوتابخانە مامۆستاکانم سعادی ساڵحی زەریفێ سد نەرمین خێزانی مامۆستا خالی سەرکار تر زۆر بوون لەو مامۆستایانی کە هاندەری من بوون لە قوتابخانە ئێتە زۆر کەسکە لە نیشاتی مەدرسەی و ساڵ هاتن بۆ قوتابخانەکە یەکێک هەڵبژێرن ئێتر یەکسەر هاتن منیان دەست نیشانە کرد زیاتر ئەو کاتە بەهۆی ئەوەی کە باوکم فەنان بوو یانیانزانی کە ئەو مەجالە لە ناو خێزانی ئێمە هەیە کە من بتوانم بچم لەگەڵیان کار بکەم یەکسەر هەڵبژێرام ژیان هەبێ بۆ نابێت ئەخر من هیچ نازانم ئەخر ئێمە لە سەرتاوی شتێکمان نەزانی بەڵام دەوردە فێری هەموو شتێک بوو وانێ کاکە بەختیار وەڵا هەرچەندە سەفەر ناشمێتەوە لە ژیان خەندێشەنە ئیتر ئەو دواتریش ئەخیر بۆ ئیشی سینەمایی وەکو خۆمان نەزانین لە کوردستان فیلمی سینەمایی زۆر کەمە هەر بڵێم بەتایبەت ئەوساڵ ئیتر ئەو کاتە مامۆستای بەڕێز جعفەر عەلی هات لە بەغاوە هاتبوو کارەمان کرد کە زۆر لە هونەرمەندانی گەورە و بەتوانە و بە ئەزمۆن لەو نەرگەزبیکی کوردستان لەو فیلما ئیشان کردووە منیش یەکێک بووم لەوانە کە لەوێ کارمەکەوە شنۆیەکی چیشم مناڵ بوو شنۆیەکی چیشم زۆر مناڵ بوو کاتە دۆرێکی زۆر جوانی بینی لە کارەکە ئیتر ئەوە دوای ئەو فیلمێک تا ئێستا هیچ فیلمێکی کەیوە کراوە بەس ئێستا بۆ نمونە لە ئەخیرا لەم دوای
تقریبا 15 ساڵ پێش ئێستا فیلمێکی ترمان کرد لە هۆڵەندا هەلو هۆڵەند ئەویش زۆر کارێکی جوان بوو مامۆستای بەڕێز ئەکرەم سلێمان کاری دەرهێنانی بۆ کردبوو ئیتر ئەو کاتەش هەرچەنە من زۆر هیلا بووم چونکە باوکم لەگەڵ ئێمە بوو نەخۆش بوو ئیتر نازانم چۆن ئەو کارەوە چۆ پێشەوە و کارێکی جوان دەرچوو چونکە بەڕاستی من هیلای لەلایەک و هیلاکی باوک و ماڵ و مناڵ و خزمەتکردن بووم لەلایەکەوە بەسارە زۆربەی ڕۆژ بڕۆ بۆ شارێکی تر لە هۆڵەندا تا ئەو کارە جێبەجێکیا زۆر شەو لەوێ ئەماینی ماڵ کاکرەماینەوە تا ئەو کارەمانیش تەواو کرد و کاری ئێمەش کە کردمان بە زمانی هۆڵەندی و لەگەڵ زمانی کوردی بوو. نیت فلوختلین؟ کاکسۆران نیت فلوختلین چییە؟ بابا نیت فلوختلین بە کوردی نابێت. کجام بووە بێتاقەتی؟ بابا ناچمەوە تر بۆ مەکتەب. بۆ باوکە؟ مەکتەبمێ زۆر بەخێرای قساکەن هیچ بە کوردی قسە ناکە. ڕۆژ باش. Rosh Bash. Zullen we allemaal Ganda in het Koerdisch begroeten met Rosh Bash? Laat maar eens horen. Rosh Bash. Goed zo. ئەم خەڵکی زۆر سەیری بۆ؟ بە نوعێکی وا سەیریانە کردم هەرمە پرسە. ئێوەم دیە خۆی بچووکە خەڵکەکەی هەر هەموو یەکتیە ناسن. هەر ئێمەین غەریبین تایە. وەیز کە جوانە خەوتووە. ئەوە چی بە قوربان بووە بێتاقەتی؟ بۆ بێتاقەتە کاتێک خەندەمان بوو هەموو کەس و کارم لە دەوەر بوو بە کوردستان. Dat is vlees. Ja, maar... Nee, dat is... أخيرا قوتي ژیانی براهیم. ڕەوڤەحیان ئەحمە سالار ببورە نازام چەندی هێنا شادان خان حیوارە تەواو کە کاک شەماڵ لێکداناوەی دەروون قسەی زمانە بۆچی وا دوورم لە یەک نازانە ئەڵێ کوورەکەی من وتم خولە چەخماخم من وتم خولەی چەخماخ سازم. چی سەرنجی ڕاکێشای بۆ یەکەمین جار پیشەی ئەکتەری هەڵبژێریت. وەکوتم یعنی من لە مناڵیەوە کە باوکم یارمەتیان بۆی کەوا بخێنمەوە و چم لەگەڵیا ڕۆژانە بۆ سینەما اینجا خۆشەکەی لەوا بوو مەسەلا من ئەچوم هێوارانی بردم بۆ سینما خۆیان ئەچون لە ئیدارەکە دانیشتم لەگەڵ برایم سنجەر و مەجموعای ڕەفیق خۆی منیش لە لۆجەکە دانیشتم و سەیری فلیمەکان بکە ئەو ساعت طبعاً زیاتر سەردەمی فلیمی هیندی و ئەفلامە کۆنەکانی ئەستوورەکانی گریک بوو وەکو هەرقل و ماشستی و شەمس و دەلیلۆوانە زۆربەی فلیمەکان ئەوە بۆ ڕۆژی دوایی خەڵکی گەڕەکەم کۆ کردەوە مناڵەکانی گەڕک هێشت ابتدایی بوو کۆمەکردنەوە و ئەموت وەرن ئەم شەو فلیمی فلان فلیمدی بۆتان ئەجێڕەوە فلیمەکەم بۆ ئەجێڕانەوە کە بۆم ئەجێڕانەوە مەسەلە بەدەنگەوە بۆ مەجێڕانەوە بۆ نمونەم و لەپڕ غاینەکان هجومیان جکچم وەکو ئەسپەکە بەسەر عینەکە ڕۆیشتن بەسەر گردەکە سەرکەوتن تادادادا ئەوەیەکە بۆ کرد عالەساس بۆ چخاکەیەتی یعنی ئەمانە هەمووی مەبێ ئەوەی بزانم خۆی بنەمایەک بوون بۆ دروستبوونی حاڵەتێکی عشق و خۆشەویستی بۆ ئیشی هوەری و بۆ کاری نواندر حتا بە پیانمەوە یعنی بۆ نمونە یەکێ لەو برادرانە کە کاکە سەمەدی مەلا ئەحمەد پێمەوە دەموو سەمەد منەچم کە لە ئیبتیدایی تخەڕوجم کرد شەش دەرچووم باوکم ئەمنێرێ بۆ بەغا لەوێ ئەخوێنم کە دەرچووم ئەبم بە هێرقل یعنی نەمەتوانی بڵێم ئەبم بە ممەسیل بۆ ئەکتەر ئەموو ئەبم بە هێرقل یعنی ئەو خەونە
سەبەبێکی زۆر گرنگ بوو چونکە لە عایلەی ئێمە بە هیچ جۆرە کەسێک لەو مەجالا کاری نەکردووە لە کاری خوێندن و خوێندنەوە هەموو خوشک و براکانم من خوشکەکەم ماوەڵی 34 بەڵام مەکتەبی خوێندووە یعنی لەو سەردەما هەر ئافرەت بۆ مەکتەب زۆر بەدەگمەن چوو بەڵام باوکم هەموو کچ خوشەکانی خستۆتە بەردەم خوێندن هەموو براکانم هەموو قوتابخانەمان تەواو کردووە لە مەسلەی خوێندن و باوکیشم خوێنەوە بۆ خۆی مەکتەبێکی زۆر جوانی هەبوو هی بۆ ئەو سەردەمە زۆر گەورە بۆ سەردەما بە زمانی عەرەبی بە زمانی کوردی بە زمانی فارسی دیوانی شعر و حەو حەدی لە ڕیوایەت بوو لەبەرەوە منیش لە بێدایەتەوە بۆ چیرۆک و ڕیوایە زۆر زۆر عشقم هەبوو لە خوێندن ئەمانە هەمووی هۆکارێ بوون بۆ ئەوی من ڕووبکەمە ئەو بوارە باشە ئەتوانم بپرسم بێگومان ئەم پرسیارە بۆ هەردووکتانە چ ڕۆڵێک هەیە کە تا ئێستا نەتبینیوە و زۆر حەزەکەی ڕۆژە لە ڕۆژان ئەو ڕۆڵە ببینی ئەگەر من پرسیارەکەت جواب بەمەوە بەڕاستی زۆرن یعنی تۆ لە ئەدەبیاتی کوردیەوە وەرە پیاوەرە هەتاوەکو ئەگاتە بۆ نمونە سینەما و شانووی جیهانیش زۆرن ئەو ڕۆڵانێکەوە ئەکتەرێک عاشقە بۆیکەوە بیبینێ ینی بۆ نمونە من حەزمە کرد لە ئیشێکی درامی بێ یاخود فیلمێ بێ دەوری مەحوی ببینم ینی ژیانی مەحوی بکرێتە کارێکی هونەری دەوری مەحوی بینم یا دەوری نالی بینم ئەو گەورە شاعیرانی کورد ئەوانە خەونە بەڕاستی بۆ بینیە یاخود زۆر جار ئێستا تۆ ئەکەی بەسەر ئیشێکی تازاکە لە جیهانە ئەنووسێ شانۆییەکەی خوێنیتەوە یاخود سیناریۆیە کە چوزان میخوێنیتەوە هەستەکەی ڕۆڵێکی تایە کە تۆ لەو پێشنەوە بیستوە لەو پێش نەزانیوە ڕۆڵایە بەڵام کەی خوێنیتەوە هەستەکەی عاشقی یعنی ئەم دقەیە من ناتوانم ڕەنگە کە باسی نالی و مەحویم کرد ئەوە خودیای کۆرم بوو بێ و عشقی کۆرم بوو بێ و تا ئێستا نەهات بێتە دی بەڵام ئیتر بە بەردەوام لە نەتیجەی خوێندنەوە و نەتیجەی متابعە و ئەپدەیتکردن تۆ کۆمەڵێکی زۆر ڕۆڵ یەتە بەردەمە حەز ببینێتی ئەی شادان خان بەڕێستان منیش بەڕاستی ینی لەوانەیە ئەگەر بەشێکی بچووکیش بوو بێ لە کارەکانمە تقریبەن هەموو ڕۆڵەکان دەورم بینی بێت یا بەڵامەوە نەبووە ینی ئستمراریەتم هەبوو بێ لەسەر بوون منە لەوانەیە من حەزم کردووە ڕۆڵی کەسایەتێکی کۆمیدی ببینم زۆر حەزم لەوە بوو بەس ئەتوانم تا سەرکەوتوو بمیان ینی هەمیشە حەزم لەوە بووە چونکە خۆم کەسێکم هەمیشە دەم بە پێکەنین و قسەی خۆش و نوکتە و ئەو شتانە یعنی ئەی بوو لە ڕۆڵەکان تاوانیە شادا ژیانی ڕۆژانەی هەمووی وایە ژیانی ئەنی بەڕاستی شەما ڕاستەکە زۆر جار قسەی خۆش و نوکتە و پێکەنین و یعنی هەموو شتێکە بۆ شەماڵێکم شەماڵی بەسە زۆر پێکەنی تەواو ناتوانم خۆ لێک خۆش ئیتر یعنی من حەزم زۆر لەو بکە ڕۆڵێکی کۆمیدی بینم بەس ئەتوانم ئەو کارە ینی بە تەواوەتی پڕ بە پێسی خۆی دەربێنم یاننا نازانمەوە توانم یاننا بەس حەزم کردووە هەمیشە بیرم لەوە کردوێتەوە کە ئەگەر کارێکی کۆمیدی بکەم بۆ ئومێدەین بزانین خات و شادانیش لە مۆدوال لە کارێکی کۆمیدیا بینێنیت چۆن باشە ئەتوانم بپرسم چ ڕۆڵێک هەیە بڵێن کام لە ڕۆڵەکانی بەڕێستان کە زۆرت لەلا خۆشەویستە یاخۆت لە هەمویانت زیاتر لاپەسەندە لە هەموو ڕۆڵەکانی کە تا ئێستا بینی بێتن لە ڕاستیە من ئەو کارانەی کە کردومە هەمووی بە عشقەوە کردومە هەمووی بە خۆشەویستیەوە کردومانی بڕاتە بێ هەموو کارەکانی خۆم لا پیرۆز و لا پەسەندە بەڵام من ئەو کارم زیاتر لا پەسەندە کە لای جەماوەرەکەم پەسەندە کە جەماوەرەکەم هەستەکەن منیان تیابینیوە یعنی ئەو کارانەی کە زیاتر بۆ نمونە بڵێ ژیان یان گوڵاوە کە بۆ ناو بانکەم دیارە زۆر پەسەند بۆ لایەن ئەو کارانم پێخۆشەکە کە گەلەکەم دڵخۆشم پێی من زیاتر حەز بەواکەم ئەو کارانم لا جوانە خات و کڵاوزەر من مناڵ بووم خات و کڵاوزەری کە لیە بەڕاستی
حەسمە کروک و ئوجل لە بەرکەم ئاوام لە قژمە کردوانە زۆر جوان هەردە من درێژ بنیافا ئەوە کارێک بوو لە هەولێر کردمان مامۆستای گەورە زۆر عەبدولمەسیح دەریێنا بوو کۆکراوەی هونەرمەندە بەرزەکانی شاری دهۆک و لەگەڵ هەولێر و سلێمانی بوو کە پێکەوە کارەمان کرد کارێکی زۆر جوان بوو تا ئێستاش ماوەتەوە خۆشم میشکل و کارانی کە بەدڵمەت چەنە تەلەڤیزیۆنەکان نازام تا ئێستا ئەو کارانە کارە کۆنەکان پیشانێن بەس بەو دەرەجەیە نێبوون منە خاتوو کڵاوزەم تا ئێستا من جاری دیکە نەمدیوتۆ لە تەلەڤیزیۆنە کەس گومانی لە خانی ئەحمەد خان نییە خان من هەموو هێزم تۆی تۆش وا بڵێ ئەی نازانی شێر چەند تەنگاو بکرێ بە گۆرتر تەلامارەیە غەمت نەبێ هەڵۆ لە مەیدانی جەنگدا قەڵ و باڵدە دەکەن ئەگەر شامی بە هەڵۆ نەزانی وایە ئەو کارەی بە من نەدەستمات خان بەخۆم نازانم بۆ ئەوە دنیام لێ ئەگوشێ و چاوی هەموو خەڵکم لێ ئەبێتە سەرنێ وەک یۆسۆ ئاسکا دایکی نانکەرمانە و بەڵام نابێ گۆرانی وای یا قۆلەی حەرام کردووە یا خۆش حەقی بەسەر حەرەم سەرای بنەوە هەیە چاویان لە میلان دەدەم کەویش کارێکی زۆر جوان هەر سەرکەوتوو بێگومان ئەوە تا لای ئێمە ماوەتەوە لای زۆرینی ترماوەتەوە ئەمانە هەمووی شاکارن سپاسی بوونتانەکەین بەڕاستی بفەرمونون کاک شماڵگیان ئەمەل خان من وەک شادان وتی بێگومان هەموو ئەو کارانەی ئەو ڕۆڵانی کە بینیمە هەموو ڕۆڵەکان خۆشەویستن بەڵام لای من ئەو ڕۆڵانەی کە وەرچەرخانێکی لە لای من دروست کردووە گۆڕینێکی لە ژیانمان دروست کردووە زۆر گرنگن بەلام ینی بۆ من وەکو باسم کرد لە سەردەمی گەنجیمە هاملێت بوو بە سەبەبی وەرچەرخانێک کە من ئەم ڕەچکەیە بگرم بە شێوەیەکی ئەکادیمی بۆ نمونە گوڵاڵە من وەکو شانۆکار زۆر ناسان لە کوردستانە بەڵام گوڵاڵە وەرچەرخانێکی لای من دروست کرد من وەکو ئەکتەرێک لە بواری شانۆکە و بینەری شانۆ زیاتر بچمە دەرەوە بۆ بینەرێکی عام بۆ گشت چکە بیرمان نەچێت مەسلەی دراما و تەمسیل جیاوازن لە دروستکردنی بینەر و شوهرە بۆ ئەکتەر چکە چێتە ماڵی هەموو کەسێک بەڵام کە تۆ شانۆیەکەکەی هەموو کەسێک نایە بە ماڵی تۆ ئەو فەرقە زۆر گرنگە بۆ ئەکتەر بەتایبەتی یعنی بۆ هونەرمەند بەعام بۆیە گوڵاڵە یەکێ بوو لەو ئیشانێکەوە منی ناسان بە بینەرەکانم لە دەرەوەی مەجای شانۆکی خۆم لە دەرەوەی شارەکەم لە دەرەوەی هەرێمەکەشم یعنی ئەمە وەرچەرخانە بۆ من ئەو کارانە بەڕاست ئەو دوو کارە زۆر وەرچەرخانی کرد لە ژیانی منە لەبەرەوە اعتزازی بکەم بە جددی بە هەموو کارەکانیشم و حتاوەکو ئاخر کاریشم کە پار ڕەمەزان لێدرا بەویشەوە اعتزازی پێوەکەم بە هەموو ئیشەکەەوە کردومە لە هیچ ئیشێکیشم پەشیمانی سەرکەوتوو بنیاخوا بێگومان کاروانێکی هوەری پڕ کاری زۆر جوانتان هەیە شانازیتان پێوەکەین کە کوردیش خاوەنی شادان فوئاد و شماڵی عەبەڕەشە بەڕاستی گشتە و مرواريانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دای بڕیون لەم بەرنامەیەدا کۆیان دەکەینەوە دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو هەمیشە لە کەلتوری خۆمانان زیاتر ئەو بوارانەی کە بۆ پیاوەکان ئەڕەخسێ یاخود بۆ نێرینەکان ئەڕەخسێ یان کاتیان زۆرتر هەیە کە لە کاتی چوونە دەرەوەیە بێگومان بۆ خانمان و بۆ مەینەکان کەمترن بۆیە ئەم پرسیارە بە تایبەت لە کاک شەماڵەکەم ئەگەر بۆ نمونە ڕۆڵێکت بدرێتێ ڕۆڵی ئەبێ دەوری هۆملێسێ ببینی بێنەوایەک بڵێن بێلانەیەک ببینی ئایا ئامادەی ئەوە تیا هەیە بۆ 3 مانگ
شەماڵی عەبەڕەش بچێ دەوری لەگەڵ هۆملێسەکانە بژی بۆ ئەوەی لەبەرگی شەماڵی عەبەڕەش بێتە دەرەوە دەوری هۆملێسەکە بە تەواوەتی بەرجەستە بکات. زۆر جوانە پرسیارەکە زۆرم بەدڵە. ئەزانین چی ئەمەل خان مەسلەی ڕۆڵبینین مانای تەنها ئەوەندیە تۆ بچی ئەو کەسە ببینی و لەگەڵ یا بژیت بە واقعی تاوەکو بتوانی ڕۆڵەکەی بەجێ ئەوەش بەشێکە لەگەڵیە ئەوەش بەشێکە بەڵام بەشی هەرە گرنگی ئەوەیە تۆ چۆن خۆت خوێندنەوەت هەیە بۆ ئەو شخصیەتە بەبێ ئەوەی کەوا تۆ ژیانت کردبێ لەگەڵ ئەو جۆرە لە ڕۆڵەکە. من بۆ خۆم ئامادەیم هەیە چم ماوەیەک لەگەڵ هۆملێسێکە وابەستە بم بۆی کەوا بتوانم زیاتر لەوەی کەوا خۆم خوێنەوەم هەیە بووی خۆم بۆ چوونم هەیە لەسەری خۆم بە پێی ئەزمون و تەجروبەی دوور و درێژی زیاد لە 50 ساڵی ئیشکردنم لە بوارەکە کەیتر وات لێ دێ لە بوارەکە شارەزابی ئەوەندە شارەزابی پرۆفشناڵبی کە ئەو شتانە کەمتر پێویستە پێ بێ بۆ نمونە بچی 3 مانگ لەگەڵ هۆملێسەکانی بووی دوای دووری ناکرێت هەموو کەسێک هەموو لە دنیای هونەریە بە تایبەت بۆ نواندن ناکرێت تۆ هەموو ڕۆڵێکە وەرە گیرێت تۆ ماوەی ئەوە مانگ لەگەڵ یا بژیکەواتی تر مەرج نییە کە ئەڵێم 3 مانگ ئێ باشە ئاخردا هەمومان نەزانین شەماڵی عەبەڕەش هەمیشە لەسەر تەختەی شانەوە بووە لە بەردەم کامێرا بووە باشە ئەم دەورە غەریبە بێتە بەردەمت بێگومان هەرە بێ چەند مانگێکی بۆ تەرخان بکەی هەتاکو ئەو دەورە نازانم ببوورە ڕاستەکەی یعنی بە تایبەت بۆ شانۆ چەندمانێ زەروریە تۆ پرۆڤە بکەی لە زمنیە معایەشەی ئەو هۆملێسەش بکەی معنایەوە نیە تۆ هەموو ئەو مانگانەی کەوا پرۆڤاکەی معایەشەی یاخود ژیان بکەی لەگەڵ هۆملێسێکا بۆی تیم ڕەنگە بۆ من سوزام 2 ڕۆژ لەگەڵ هۆملێسێکا لەسەر جادە دانیشم و شەوەکەی بە شەتی هاوین بێ زستان بێت تەحەمولی ناکرێت باش بۆ نهێنیە کە پێوتی دەبێ هاوین سەرما بۆڵدەڵام من مشکلم وەیە هاوین بێ مەسەلا 2 شەو 3 شەو لەگەڵی بنوم یعنی منیش خۆم بێنم و لەسەر جادە بنوم بۆی معایەشەی حاڵەتێک بکەم کە بەسەرم نهاتووە بەڵام ئەمە معنای ئەوە نییە من هەموو ئەو فترەی پرۆڤەیە بەم کارە هەستم ڕەنگە بۆ من 2-3 ڕۆژ کافی بێ بەڵام لەگەڵتان گرنگە ئەگەر بوار بێ بۆ هەموو ئەکتەرێ ئەگەر بوار بێ تۆ هەچ ڕۆڵێ وەرئەگری بتانی بژیت بۆ ماوەیەک ئەگەر کورتیش بێ لەگەڵ کەسێکا کە خۆی ئیشەکەی ئەوەیە یعنی بۆ نمونە من وەکو پیشە باسەکەم وەکو مهنە یان پیشە باسەکەم من ئەگەر ڕۆڵی ئاسنگەرێکم بدرێتێ ئەم لە شولارەی من هی ئاسن نییە و چەکوژ وەشانن لەبەر ئەوە پێویستم بەوەیە چەند ڕۆژێ بچم لە ئاسنگەرێک معایەشە بکەم ئەگەر هەرچۆنە بێ فێری 4 کەڕەت چەکوش وەشانن چۆن ئەیەم بە ئاسنەکە و چۆن ئاسنەکە بەو سوورۆکراوە خەما ئاوەکەەوە چ زەی بێت ئەمانە ضروریە بەڵام معنایەوە نیە تۆ ماوەیەکی زۆر دوور و درێژ بێت بۆ یەکێکە ئەزمونێکی هەبێ چەنە ڕەنگە مە 200 جار تکارم کردو خەڵک بڵێن ئەمە چێ بەخۆیاڵێ بۆ یەکێکە ئەزمونی هەبێ ڕەنگە ماوەیەکی کورت کافی بێت هەرچەمەند درێژ بێت فێری ئەوە نەبوو لە ماڵەکە شاتەمانە بزمارێکیش داکتی گەروانە 2 جار چکشێوشان منی جەواڵێم هەمومان کاکشەماڵمان لەبەر دەمی تەلەڤیزیۆن ئەر بڵێن لەبەر دەمی کامێرە و لەسەر شانۆ بینیوە بێتە هۆملێس ئیتر ئەوەڵێ 2 ڕۆژەگەر هاوێنیش بێ مەرجیەیە ئەچمە بازار لێم باتوزە بزمار بکڕین شتێکمان پێزانین نامانەوێت جوانە هەرتەمەند درێژ بنیا خوارتەمەند درێژ بن خوار گشتە و مروواریانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دای بڕیون لەم بەرنامەیەدا کۆیان دەکەینەوە دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو هەرچەنە پێم وابێ لە کاری پێشترا باست کرد بەڵام من پێم خۆشم جارە پرسیارەکە یەکەم جار لە شادانخان بکەم کام لە ڕۆڵەکان یان چ ڕۆڵێک تا ئێستا کە بینیوتن بەڕاستی چالەنج بوون زۆر ماندوو بووی بەدەستیەوە تا بە دڵی خۆت و دەرهێنەریش بوو بێ شادانخان
لە ڕاستە تۆ کاری شانۆیەڵێ یان فیلمەڵی یان لە حەج لەو دەورانی کە بینیوتە فلیم بوو بێ شانۆیی بێ بڵێن درامای ئەم زنجیرە درامانە بوو بێ کۆم لە ڕۆڵەکانە بڵین چالنجێک بۆ زۆر قرس بوو ئەوە بەخوا پێی ناوێرم بەڵام چۆن ئەڵێ هێر تەحەدات لەگەڵ نەفسی خۆتا کردو وتوتە نەخێر هەرە بێ بەرجەستەی بکەم و واش یەکەم فعلەن بەدڵی خۆش و دەرهێنەرەکە بووە لە ڕاستیە ئەو دەورانی کە من وەرم گرتۆ لە بیدایەت ئاکەسیری کارەکەم کردووە هەرگیز ئاسان نەبوو لای من یعنی ئاسان نەبوو هیچ کارێکم لای من ئاسان نەبوو زەحمەت بوولا بەڵام دواتر لە کاتی خوێندنەوە و کارکردنە لە ئیشەکە و بە یارمەتی شەماڵ و کە کارم کرد و چەند جاری ئیشەکەم خوێن و ئاسان بووە بەس زیاتر بەنسبەت ئەوە زۆر ئاسان بکە خوب توانیمە دەوری تیا بێن بەڵام زۆر جار لە ئەوروپا کە کارێکم کردووە بۆ نمونە هەلە هۆڵند کە کراوە باسیشم کرد لەو فترەیە باوکم زۆر نەخۆش بوو لەسەر جێگا کرد بۆ قورسترین کارم بوو بۆ ئەوە نابڵێم کارەکەی کە کردومە قورس بووە بەس بۆ نەفسی خۆم کە هەموو ڕۆژێک لە شاری کۆچین بۆ شارێکی کە باوکم بە نەخۆشی بەجێهێشتوە چەنە بەتەنها نەبوو باوکم خۆشکم لەوێ بۆ برام لەوێ بۆ کچەکانم لەوێ بوون بەس هەر خۆم دڵی خۆم خۆڵی نەکردووە کەم نەبێ لای باوکم لای ئەو نەبوو ئەوە تۆزێک قرس بۆ لای من هەرچەند لەگەڵەوەشا کارەکەش هەر بە جوانی ڕۆیشت و پێگەیشتووە زۆر کاری تریش کە کردومانە بە جەماعی بۆ نمونە ئەو کاری کە لەم ئەخیرا کردمان کاک سەدیق عەزیز دەرهێنەری بوو باوکە کردمان ئەوەش کارێکی زۆر قرس بوو بۆمان و چونکە لە چەند وڵاتێکی جیاوازەوە بووینەوە کۆ بووینەوە هاتین پرۆڤەمان دەکرد لە سوید لە کۆمەڵی هونەرجوانەکانی سوید کە کاک دڵشاد ئەحمەد سەرۆکیتی لێرە و ڕێزوسڵام بۆ هەموو ئەو کەسانی کە کارم لەگەڵا کردوون کاک دڵشاد زۆر یارمەتێکی مەیە خۆشی دەوری هەبوو لە کارەکە کاک دڵشاد ئەحمەد دەوری هەبوو کۆیەکردینەوە لە سوید لە نەرویجە و لە هۆڵنداوە لە بەریتانیا و لە ئەڵمانیا هەموو چوین بۆ کۆمەڵی هونەرجوانەکانی یۆتۆبۆری لای کاک دڵشاد کە ماڵبەندێکی گەورەی هەیە لەوێ پرۆڤەمانە کرد خواردنیان بۆ ئاماداکردنی هەموو ئەرک و ماندووبوونەکە لەسەر ئەو کۆمەڵەیە بوو زۆر سوپاسیانەکەم بەڕاستی ماندوو بوو پێمانەوە ئەوەش هیلاکێکی زۆر بوو بۆ ئێمە هەرچەند ئێمە من و شەماڵ ئێستا بە تەنهاین هەردووکمان لە ماڵەوەین مناڵەکان کچەکان شویان کرد و کوڕەکەم ژینێنەوە هەردووکمانی ئەتوانین بین و بڕۆین بەس هەر هیلاکی بوو بۆمان هەر دەست لەبەرکردنەکە هەر زستانە ساردەکە لە زۆر جار قاعی گەورەمان پێویست بووە لە کۆمەڵی هونەرجوانەکان نەماتوانێت پرۆڤ بکەین کاک دڵشاد قاعیتری بۆ گرتوین لەولاوچین لێو پرۆڤمان کردووە سارد بۆ سەرما بووە یعنی ئەمانە هەمووی لەگەڵ ئەوەشە کە ئەم هەموو عەرقەلێ هاتوۆتە بەردەمان بەس هەر بە عەشقەوە ئێمە کارمان کردووە هەر بە عەشقەوە هەموو کۆبوونێتەوە بە خۆشەویستیەوە کارمان کردووە ژیانی براهیم ڕەوڤەحیان ئەحمە سالار نازام چەندی هێنا شادان خان حیوارە تەواوکە کاک شەماڵ داناوەی دەروون قسەی زمانە بۆچی وەها دوورم لێک نازانە ئەڵێ کوورەکەی منوێتم خولە چەخماخم منوێتم خولەی چەخماخ سازم کاک شەماڵیان تەسەورەکەم تۆ چالەنجی زۆر لە ژیان تا کردبێت چۆنەڵی زۆر تەحەدایی هەنێ ڕۆڵە کردبێ لەوانەیە لە سەرەتا جورئەتی ئەو نەکردبێ کە دەستی بۆ بەری یاخود کە وەکو شادان خان فەرمووی نەسەکەت خوێن بێتەوە لی ترساوی بەڵام دوایی واد لە خۆت کردووە کە لەگەڵ ڕۆڵەکە بژیت و ئەگەر نمونەی یەک دوو لەو ڕۆڵانەمان پێ بڵێ سپاسن زۆرن ڕاستە فەرمووی زۆرن لەو ڕۆڵانە بەڵام باسی هاملێتم کرد لە بیدایەتە هاملێت یەکێکە لە قورسترین ڕۆڵەکانی جیهان یعنی بەڕاستی من تەمەنم 15-16 ساڵ بوو کە ڕۆڵە وەرگرتووە و کەسێکی چۆن بڵێ خوێنەوارێکی فەلسەفی نەبووم تا بتوانم بەو شێوازە فەلسەفیە لە شەخصەتی هاملێت بگەم کە بتوانم لەگەڵەوەشە هاملێت وەکو شانۆییەک لەو سەردەما بە شانۆیەکی سەرکەوتووی زۆر باش ئەدرێت لە قەڵەم و زۆر من وەکو ڕۆڵەکە زۆر سەرکەوتوو بووم و زۆر ناسراشم ئەمە هاملێت شادان باسی باوکی کرد باوکی سترێنبەرگ کە کاک سەدیق عەزیز خراجی کردووە ئێمە
ساڵی 2009 بردمانەوە لە کوردستان پێشکەشمان کرد بەڕاستی ئەوەی کە شادان باسی ئەوە دووبارە ناکەمەوە لە مەسەری چوون و هاتوش بەڵام باسی شخصێتەکە شخصەتی باوک کاپتن شخصەتی باوک یەکێکە لەو شخصێتە قورسانەی کە بە درێژایی شانۆکە قورسایی لەسەر ئەو شخصێتە یعنی هەموو ڕۆڵەکانی تر لە پێناوی ئەو شخصێتان سۆکو هاملێت وایش بە شێوازێکی تر شانۆیەکە دەوری سەعاتێک و 40 دقەیە لەو سەعات و 40 دقەیە احتیمال هەیە چارەکێکی من لەسەر شانۆ نەبم بۆ چارەکێکی قسە نەکەم تۆ بێنە بەرچاوی خۆت سەعات و چارەکێ دابنێ ئینسانێک حیوار ئەڵێ سەعات و چارەکێ بە بەردەوامی حیوار ئەڵێ من تەلەڤیزۆن نییە لەبەر کامێرە ئیسراحەت بکەیت و فیلم نییە لەقتەی عادە بکەیتەوە بۆ تەمەنی منیش مەسەلەی لەبەرکردن ئینسان تا بچێتە تەمەنەوە مەسەلەی لەبەرکردن زەحمەتترە بێ و گەنجێک نییە ئەم ڕۆڵە زۆر ترسام لێ بەڕاستی کاکە سدیق سێ بەردەبم و پێشنیاری ئەم ڕۆڵی کرد زۆر خۆش بوو ینی عاشقانە سی ڕۆڵەکەمە کرد بەڵام ترسێکی یەجگار دوورشم لە ڕۆڵەکە لەبەرەوەی ئەو دوور درێژیە حیوارە تۆ بتانی ئیقاع ڕابگری لە مدەی سەعات و قسوورە لەسەر شانۆ یەکێ بووە لە هەرە ئەو ڕۆڵە قورسانەی کە لە ژیانمە بەرەنگاری بوومەوە و خۆشبەختانە ژیانی لە ڕڤیوی سوشیال میدیا یەکێ بوو لە هەرە گەورەترین ئیش کە لە سەری قسە کرا لە سوشیال میدیا بە باشە بۆ بە تایبەتی بە ڕۆڵەکەی پیرۆزە دەستان خۆش بێ یاخوا بەڕاستی کارێکی زۆرجان بەداخەوا بزانم وا بڕیار بوو لێرەش نمایش بکرێ بەڵام نەکرا بەڵام نەکرا لە بەڕاستی ئەم زروفی کۆرۆنا و مۆرانایەوە لە سوید پێشکەش کرا تەمابووین بێنین بۆ ئێرە بۆ هۆڵەندا بۆ ئەڵمانیا چونکە شادان باس کرد بۆ نەڕویجی شوێنیش هەموو حجزکرا بوو حتا لێرە لەگەڵ هاوڕێیانی کۆمەڵی هونەری کوردی لە لەندەن گروپمان ئەوانە هەموو باسمان کردبوو و موافقەتی لەسەر وەرگیرا بوو کە ئیشکارەکان بۆ دابین کرد بەڵامی ترە زروفی کۆرۆنایە تەسیرێکی زۆر گەورەی لە هەموو لایە کرد کەوابێ ئەتوانم بڵێم ئەگەر زەمن بگەڕێتەوە هاملێت نەسی هاملێت بێتەوە بەردەستی کاک شەماڵی ئەبەڕەش ئەتوانێ هەمان ڕۆڵ بە جوانی بەرجەستە بکاتەوە زانی چی ئەمەل خام ئەوە و پرسیارێکی زۆر زیرەکانە بوو کردت زانی هەنێ جان لە قوڵ بیرکردنەوەوە نا لە سادەیی بیرکردنەوەەوە ئینسان داهێرانەکە وەنی ئەمە سیر بێ قسەیە بەڵای بەعزێکەوە بڵێن چۆن شتیمانێ من بە سادەیی خۆم دەوری کە هاملێتم دی سەرکەوتنێکی زۆری هێنا لە دەوەکە بەڵام ئیستا ئەگەر جارێکی کە بەم تێگەیشتنەوە بۆ هاملێت بەم تێگەیشتنەوە بۆ هونەر و شانۆ ئەو دەورەم بدرێتەوە قورسایەکەی زۆر زۆرترە بێ ڕەنگە ئەو قورسایی لێکدانە و شرۆڤەکردن و شیتەڵکردنە ببێتە سەبەبێک کە نەتوانم وەک ئەوسا سەرکەوتم بەڕاستی پێ ئەمە حەقیقەتێکە ئینسان نابێ خۆی لێ بە دوور بگرێ کە تۆ زۆر جار دێ و درنجە گەورەکان بەبێ ئەوەی بە بیری مناڵی کە بیری لێەکەیتەوە زۆر جیاوازەوە کولی بە بیری گەورەیەک بیری لێەکەیتەوە ینی مناڵێک خەیاڵێکی ئەوەنە گەورەی هەیە کە بۆ نمونە من وەکو باسم کرد من بە مناڵی خیاڵێکی ئەوە گەورم هەبووە ئەمە چمە بەغا ئەخوێنمەوە بم بە هێرقل ئاخر خۆ هێرقل کاکە عەزەڵاتی ئەمەگە بوو ئەمەگە بوو بە خوێنم من چۆن وام لێ بەڵام بەبەسم نەچێت لە خەیاڵی ئەو مناڵە ینی ئەو خەیاڵی سادەیەکەوە هەم بۆ لە مناڵیە بۆی بووم بە هێرقل بە هەمان خەیاڵی سادەوە من سەیری هاملێتم کرد و سەرکەوتوم ئێستا ئەگەر بەو قوڵاییە بیری لێ بکەمەوە زۆر زەحمەتە دەوربینینی هاملێت بۆ ئێستای من زۆر زەحمەتە وەلەو دڵنیام لە توانایی بەڕێستان ئەگەر
تەکیدم ئەگەر نەسەکە بێتە بەردەسە دڵنیام ئەتوانی چالەنجی خۆ دەکەی بەردەوام دەورەکە ئەبینی بەڵام ڕەنگە لەوە بترسی ئەو کاتە بەپی بەڕێستانە فەرمونون کە ئەو زۆر خوێنەواریەت نەبوو بۆ تەمەنەکەمەوە توانیتە هەملێتکەی ئێستا لەوانەیە ترسی ئەوەت لێ بنیشە بڵێ خەڵکەڵێ دوای ئەم هەموو ساڵە کە خوێنەوارە کە ئەم هەموو ڕۆڵەی بینیە لەوانەیە نەقدیەوەت لێ بگرن بڵێن وەڵا فڵان شتی تاوانێ ڕاستەکەی هەنێ جار ئەوانە پێویستەکە بەڵام هەنێ جار ئەوانە نابێتە بەربەست بۆمان ئەگەر مەبەستمان کارێکی وابێ بە دڵنیاییەوە لە بەری خۆمان دڵمان پێی خۆشە و کارەکەکەین لە پێناوی خزمەتکردنا بە دڵنیاییەوە ئەمەخانیانی من مەبەستم لە چی بوو مەخسم ئەوە نییە بترسم لەوەی کەوا سەرکەوتو نەبم بەقەدەوەی بەو شێوازە ناتوانم دەورەکە بینم ئەجنا لە ئیشەکەی ئێمە مەسەلە کوردیەکە زۆر بەسەریا تەطبیقە بێ ئەڵێ گۆم تاقوو بێ مەلەی خۆشە بۆ ئەگەر مەلەوانی بزانی ئەگەر مەلەوانی بزانی نەواڵێن ئەگەر وەکو من نەبی من لەوە ناکەم مالەوانی بەڵام من لە مەجالەکەی خۆما مەلەوانێکی باششم یعنی ئەمە تەبەجوح نییە بەڕاست نا ببەخشە بۆی بێڕێزی نەبێ بۆ جەنابزان مەبەسم لە بەندەکە بوو کە باسی کرد تکایە بەڵێ ئەزان تۆ مەبەست شتێکیکە نەبوو بەڵام من ئەمێ ئەوە بڵێم یعنی من بەپی ئەزبوون ئەو درێژخایانی ئیشکردنم حتمما مەلەوانێکی باشم بەڵام وەکوتم گۆمەکە ئەگە تا خوو بێ باشتر ینی شخصێتەکان ڕۆڵەکان بەلای منەوە تا معقدتر بن تاوەکو چوزانم قوڵایی فەلسەفیان هەبێ خۆشترە کورسترە خۆشترە ینی دۆری کافتن باوەک گاڵتە نەبوو بۆ من لە شخصەتی چوا کە شخصێتێکی زۆر جیهانیە لە هەموو دنیا یەکێکە لەو شخصەتانی کە ممەسیلی هەرە گەورەی گیان حەزەکە بەو شێوایە ئەو ڕۆڵە ببینێ بەڵام سەرکەوتوش بۆم تایە باشە ئاخر بۆ ئەڵەی لە باوکە قورس بووە ئەی باشە تۆ باوکی بۆ نمونە مناڵت هەیە شادانخان بە هەمان شێوە دایکە خۆتان لە ژیانە خوا ئەو ڕۆڵەی پێداون دەوری دایک و باوک بینن بۆ دەوری باوکت بە قورسەزانی یعنی کە لەسەر ستەیجاتۆ ئەخر جیاوازەکە لە چییە جیاوازەکە لەوایە ئەو باوکەی کە من دۆرم بینیوە من نیم منی باوک نیم ئەو باوکەی من دۆرم بینیوە بە تەواوەتی بۆ چوون و خوێندنەوەی بۆ ژیان و بۆ ئافرەت و بۆ پارە و بۆ سوڵتە و بۆ کۆنتڕۆڵکردنی شت بە تەواوەتی من و ئەو جیاوازن بە تەواوەتی من و ئەو پێچەوانەیەکی ئەوە زۆر قورسە تۆ بتوانین پێچەوانی خۆت ڕۆڵەکە ببینیت و سەرکەوتو بیتیایە من و کاپتن قەت ناگەینەوە قەت خەتێکی موازین یعنی قەت بەیەک ناگەینەوە لەگەڵ باوکە لە بڵێن دەوری کاپتن لە باوکە بۆیە ناویشینراوە باوک چکە باوکێکی غێرە تەبیعیە ینی باس لە چیەکە باس لە مەسەلەی ڕوانینی ئینسانێک لە ژیانە بۆ ژن بۆ ئافرەت بەو شێوازێکەوە ئەو تێڕوانە خۆزگە بدیە ئەو ساعت زانی کورسایی ئەو وەڵی چاوەڕێ بووین زۆر ئومێدیەوەمە کرد لە لەندەنا بێتیش بۆ ئەمبەری بەریتانیا بڵێن لە لەندەن بەخشگرێ یان نمایش بکرێ بەداخەوە ئینشاڵڵا بۆ هیواین لە دوای کۆرۆنا بەشکم چێناڵێ دنیا خۆش نابێ ناهێنین ئێرە سپاس بۆ ڕوونکردنەوە کە دگاک شەماڵگیان گشتە و مروواریانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دای بڕیون لەم بەرنمەیەدا کۆیان دەکەینەوە دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو چێشتخانەی مروواریەکانی غوربەت سڵاو ئازان مانگی ڕەمەزانتان پیرۆز بێ من کە ناوم شەو بۆ محەممەدا پسپۆری زانستی خۆراکەم دەرچووی زانکۆی شاهانەی لەندەنم و هەروەها ئەندامی کۆمەڵی خۆراکی بەریتانیم زۆر سپاسی خات و ئەمەلەکەین بۆ ئەم دەرفەتە لە ڕێگەی چێشتخانەی مروارەکانی غوربەتەوە هەنێ ڕێنمای تەندروستی بە بۆنێ مانگی ڕەمەزانی پیرۆزەوە پێشکەش بە بینەرانی بکەین ئازان کاتێک ئێمە بە ڕۆژوو ئەبین بۆ چەند کاتژمێرێ خوان و خوانەوە ناخۆین ئەمەش کاریگەری لەسەر لەشمان دروستەکە بە تایبەتی کاتێک ئەو کالۆری و ئەو وزەیەی کە لە خواردنی
پاشێەوە یاخۆ لە شێوی ڕابردووە خواردمانێتەوە ئەبێ لەشمان پەنا باتە بەرکاربووێت و شەکرینە و جگەر و ماسوولگەکانمان وەکو وزە وەکو سەرچاوی وزە بەکاری ئەهێنێ ئەمەش کارێکی باشە بەتایبەتی ئەو کەسانی کێشی لەشیان زۆرە و یاخۆ شەکری جۆری دویان هەیە بەڵام بەداخەوە ئێمە لەبەرەوەی لە لەشمانە ئاو کۆ ناکەینەوە ئاو خەزم ناکەین لەبەر ئەوە تووشی وشکبوونەوە و سەرێشە و بێتاقەتی و لاوازیە بین و تەرکیزمان کەمێ بێتەوە بەڵام ئەمە بە ماوەیەکی کاتیە کاتێککە بەربانگەکەینەوە ئەتوانین قەرەبووی ئەو شلەمەنیانە بینەوە ئەویش بە خواردنەوەی ئاوێکی زۆر بڕێک لە ئاوی زۆر کردو بۆ سەپەرداغ بێت و ئاوەکەش زۆر سار نەبێت و بە هێواشش بخورێتەوە لەگەڵیشە دەنکێ بۆ دوو دەنێک خورما یاخود هەنجیری وشک بخورێت و دوای ئەوەش بتوانین شۆربایەک بخۆین لە نەریتی ئێمەوە باوە کە شۆربای نێسک زۆر زۆر بەکار ئەهێنێ بەڵام نێسکەکە لە باتی ئەوەی برنجی تیا بکرێ ئەتوارێت کینوا تیا بکرێ کینوا کە مادەیەکی پرۆتین و کانزایەکی زۆر زۆری تێدایە و پرۆتینەکەشی لەو پرۆتینە باشەکانە کە هەموو پرۆتینە تەواوەکانە هەموو ئیسەنشڵ ئەمینۆ ئەسیدەکانی تێدایە و هەروەها ئەتوانین شۆربەکە دەوڵەمەندکەین بە سەوزەواتێکی زۆری تێ بکەین وەکو کەرەوز و پیاز و بیبەر و هەتا بتوانین سەوزەواتی تێ بکەین بۆی بەها خۆراکەکەی بەرزکەینەوە کە دوای ئەوە شۆرباکەمان خوارد باشتر وایە دەدەقە بۆ چارەکە ئێمە هیچ شتێک نەخۆین یاخۆ بچین نوێژێ بکەینیان بۆ دەدەقە بۆ چارەکی پیاسەیەکی سووکە بکەین و بینەوە بۆی ئەنجە دەستکەین بە ژەمەسەرەکیەکە کاتێ پێش ئەوەی ژەمەسەرەکەکەش بخۆین پێویستە قاپێکی گەورە لە زەڵاتە بخورێ کە زەڵاتەکەش بریتی بێ لە هەنێ سەوزەواتی جۆرا و جۆر و ڕەناوڕەن کە بەهای خۆراکی و ڤیتامین و کانزاکانی زۆر زۆر تێدایە و لە کێشەی هەرز نەجاتمانەیە و هەروەها هەستی تێریشمانە ئەیاتێ دوای ئەوەی کە زەڵاتەکە خورام دەست کرێ بە ژەمەسەرەکێکە ژەمەسەرەکێکە ئێمە 5 گروپ خواردنمان هەیە کە ئەتوانین لەو 5 گروپە خواردنەکان بخورین بە تایبەتی پاقلەمانیەکان ئەگەر ئێمە بتوانین یاخود دانەوێڵەکان بتوانین ئێمە ئەو دانەوێڵانە بخۆین کە بۆرن یاخود کەپەکەکەی پێوەیە و یاخود لەبەرەوەی ڕیشاڵەکانی زۆرە هەستی تێریمان زۆر ئااتێ و ڤیتامین و کانزاکانی زۆر زۆر تێدایە و بماوەیەکی زۆریش بە تێری ئەمان هێڵێتەوە لەبەرەوەی ئەم سەرچاوانەی سەرچاوە ڕوەکیانە زۆر زۆر وەکو سەرچاو ئاژەڵیەکانین بە تایبەتی بۆ ئەو کەسانی کە ڕێژەی ئاسن لە خوێنێنەکەمە زیاتر پێویستە لە خواردنەکانە ئەو جۆرە خواردنانی تیاابێت کە سەرچاو ئاژەڵیەکانە کە لە بەرەوەی ئەمادەی ئاسن زیاتر لە سەرچاوە ئاژەڵیەکانە لەلایەن لەشمانەوە هەڵەمەژێ وەکو لە سەرچاوە ڕوپیەکان لەبەر ئەوە باشتر وایە ئەو کەسانی کە کێشەی کەمی خوێنیان هەیە بتوانن گۆشتی سوور بخۆن لە هەفتەیەکە 2 بۆ 3 جار و یاخود مریشک ماسی یاخود هێلکە و یاخود ئەو خواردنانەی کە وشکەکان میوە وشکەکان کە ڕێژەیەکی زۆر ئاسنیان تێدایە و هەروەها ئەو خواردنانەی کە وەکو چەرەسەرەتەکان نەتەکان کە ستۆر نەکرا و نەبرژاون کە مادەیەکی زۆر ئاسنیان تێدایە بە تایبەتی ناوکی گوڵە بەڕۆژە و دەنکە کوولەکە و کونجی و بایام ئەمانە باشتر وایە لە باتیس یاخود لە دوای بەربانگ ئەم ژەمە خۆراکی سووکە بخورێت کە ڕێژەیەکی زۆر ئاسن و ڤیتامین و کانزاکانی تێدایە و هەروەها زۆریش گرنگکە کە ئێمە ڕەچاوی خواردنی سەوزەواتکەین لە بەرەوەی ئاوێکی زۆر زۆری تێدایە و هەروەها بیرشمان نەچێ میوەکانیش کە شەکری سروشتی تێدایە و ڕێژەیەکی زۆری ئاوی تێدایە کە ئێمە بتوانین لە پاشێوە بە تایبەتی میوەیەکی زۆر بخۆینەوە بە تایبەتی ئەو کەسانی کە ڕێژەی کەمی ئاسنیان لە خوێندا هەیە پێویستە بەبێ پاشێ بە ڕۆژوو نەبن پاشە زۆر زۆر گرنگە لەبەر ئەوە ئێمە هیوادارین بتوانین کە بە ڕۆژوو بین ڕۆژێکی تەندروستمان هەبێ هیوادارم هەموو لایەکتان ڕۆژێکی تەندروست و کاتێکی خۆش و مانگێکی ڕەمەزانی خێر و بەرەکەت بێ بۆ هەموو لایە زۆر زۆر سپاسانەکەم و ڕێزم هەیە بۆ هەموو لایەکتان خواحافیز گشتە و مروariانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دای بڕیون لەم بەرنمەیەدا کۆیان دەکەینەوە دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو ژیانی براهیم ڕەوڤەحیان ئەحمە سالار نازام چەندی هێنا شادان خان حیوارە تەواوکە کاک شەماڵ داناوەی دەروون قسەی زمانە بۆچی وها دوورم لەیەک نازانە ئەڵێ کوورەکەی منوتم خولە چەخماخم منوتم خولەی چەخماخ سازم حاڵ بووم لە چێشتخانەی مروارەکانی غوربەت بەشداری بکەم
زۆر بە خۆشحاڵیەوە خواردنێکی خۆشتان بۆ دروست دەکەم ئەوی شیرینەیەکی کوردەواریە هەموو جار خەڵک دروستێکە منیش حەزم کرد بە شێوەی پاکستانی یان هەندی دروستی بکەم. گشتە و مرواريانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دای بڕیون لەم بەرنمەیەدا کۆیان دەکەینەوە دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بێت. گشتە و مرواريانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دای بڕیون لەم بەرنمەیەدا کۆیان دەکەینەوە دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بێت.